دەست بەجێ برادەران ڕادەستپێرین بۆ ئەوەی کە بتوانین چۆن یارمەتیان بدەینەوە لەو زەرەر و زیانانەی کە پێیان کەوتووە. بەڵێنێک لە سەرۆکوەزیرانەوە لە ئایندەیەکی زۆر نزیکدا کارەکانی بازاری قەیسەری تەواو بکرێت. کاری ئەنجامدراو لە بڕگەی ڕووپۆشکردن بە کەرپوت 156 تقریبان تێپەڕاندووە. هەموو ڕۆژێ ساعت 7 هاتم، ئێستا 6 ساعت 7 دێم. مرتاح نابین نەفسیەن ئەگەر نێن تەماشای توانی خۆمان نەکەین. لە ماوەی 4 مانگا 2 جار سەرۆکوەزیران سەردانی ئێرەی کرد. ئەمە چ گڕوتینێکی داوە بەکارکردن. دووکەری ئاگر لە زۆر زیان جارێ ماوە. جەنابیان هات لە نێزیکەوە دریە و عالەمەی داوە بەڵێنی دا و بەڵێنەکەشی جێبەجێ کرد. بۆ دوو کۆمپانیا دەرچوو ئەم کارە، یەکەچان تایبەتە بە نۆژەنکردنەوەی بازاری قەیسەری کۆن و ئەوکەی تر تایبەتە بە نۆژەکردنەوەی بازاری قەیسەری نوێ. دەیانویست بازاری قەیسەری بکەنە میزایەتێکی سیاسی هەندێک لایەن هەندێک بابەت هەندێک کەس. ئەمە کێ کردی ئەم نۆژەنکردنەوە ئەم قەرەبووکردنە؟ خەڵکی خۆڕاگری شاری هەولێر نە بە میزایەت دەستی باوەڕ دەکاتن نە بە قسەی ئەو لە باوەڕ دەکات. ئەو دەزانی لە ناو هەولێرێ چۆ حکمی دەکا و چێ ئارامێکی دەپارێزێ و چێ کار و کاسبیرەوە دابین دەکاتن. کاتێک ناوی شاری هەولێر دەهێنرێت ڕاستەوخۆ بیر لە مێژوو ڕەسەڵایەتەکەی دەکەیتەوە. ئەمەش بەهۆی هەبوونی چەندەها شوێنەواری گرنگ لە شارەکەدا. یەکێک لەو شوێنەوارانەش قەیسەری هەولێرە کە پێگەیەکی گرنگی مێژووی و شوێنەواری و ئابووری و کەلتوری و گەشتیاری هەیە. بەڵێنێک لە سەرۆکوەزیرانەوە کە لە ئایندەیەکی زۆر نزیکدا کارەکانی بازاری قەیسەری تەواو بکرێت. لە ماوەی 4 مانگا 2 جار سەرۆکوەزیران سەردانی ئەم بازاڕی کرد، چونکە ئەم بازارە پێگەیەکی گرنگی مێژوویی کللتوری تەنانەت ئابووریشی هەیە. قەرەبووکردنەوەی کاسبکارەکان لە 2 ملیۆنەوە تاکو 20 ملیۆن دینار بە پێی ئەوەی کە لیژنەکە بۆی دیاری کردبێ. هەروەها لەسەر بودجێ حکوومەت یاریێمی کوردستان زیاتر لە 5 ملیار دیناری بۆ تەرخان کراوە. ڕۆژانە 150 کرێکاری ناوخۆیی کاری تێدا دەکا. لە هەمووشی گرنگتر ئەو بابەتانی کە بۆکو پێداویستی کەرەستەی بیناسازی تێدا بەکارێ بەرهەمی ناوخۆین و توانایکی ناوخۆیین. دەمەوێت باسی بابەتێکی گرنگ بکەم کە چۆن بازاری قەیسەری لە ئایندەیەکی نزیکدا تەواو دەبێت. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامەیەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بکەین. لە بەرواری 5 لە ڕووداوێکی نەخوازراودا ئاگر لە بەشێکی بازاری قەیسەری هەولێر کەوتەوە و زیانی مادی زۆری لێکەوتەوە. هەرزوو سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان سەردانی بازارەکەی کرد و بەڵێنی قەرەبووکردنەوە و نۆژنکردنەوەی پێدان و تا ئێستاش سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان 2 جار بۆ لە نزیکەوە ئاگابوونی کارەکان سەردانی بازاری قەیسەری کردووە. بەڕێزان مێمە هاتین لە نزیکەوە بۆی ببینین ئەم ئاگرەی دوێنێ شەو لێرە کەوتەوە بە حقیقەت هەمومانی نیگەران کرد و هەر لە دوێنێشەوە ئێمە لەگەڵ جەناوی پارێزگار و برادەرانی تر لە سەرخەت بووین وای بزانین دەتوانن بە زووترین کات ئەم ئاگرە کۆنتڕۆڵ بکەن بۆ ئەوەی زەرەر و زیانەکان کەم بکەنەوە. ئەم ڕۆژ هاتین بۆ ئەوەی بە چاوی خۆمان ببینین چەند زەرەر و زیان بەو خەڵکە کەوتووە کە بە حقیقەت ئێمە هەمومانی دڵگران بووین و نیگەران بووین بەو حادسە ناخۆشە و بە تایبەتی ئەم شوێنە کە بەنسبەت ئێمەوە شوێنێکی ئاسەوار و کۆن و مێژوویی و ئابووری و کەلتوریشە هەم بۆ شاری هەولێر هەم بۆ هەموو خەڵکی کوردستان. لەبەرەوە ئەمە گرنگیەکی تایبەتی هەیە. سەردانی ئێمەش بۆ ئەوە بووە بۆ ئەوەی دڵنیای خەڵکی هەولێر بە تایبەتی بکەینەوە کە ئەوەی لە توانای حکوومەتی هەرێمی کوردستاندا بێت بۆ یارمەتیدان یانە بۆ نۆژەنکردنەوەی ئەم بازارە ئینشاءالله تەقسیری ناکەین و دەست بەجێ برادەران ڕادەستپێرین بۆ ئەوەی دراسەتی سەرەتایی بکەن لەگەڵ یونسکۆ ئەوانەش ئەبێ هەماهەنگی بکەن چونکە ئەمە شوێنێکی ئاسەوارە شوێنێکی مێژوویە کە چۆن بتوانین نوژەنیان بکەینەوە و یارمەتی ئەو پیشەکار و خاوەن دوکانەکانیش بدەین کە بتوانین چۆن یارمەتیان بدەینەوە لەو زەرەر و زیانانەی کە پێیان کەوتووە.
ئەم بازارە هەردووە و ڕووداوی ئاگرکەوتنەوە من هاتم ئێرەم بینی بەداخەوە کە ئەو ڕووداوە ڕوویدا و جێی نیگەرانی ئێمە بوو هەرەو کاتە ئێمە بەڵێنماندا کە ئەوانەی لە پشتم ڕووداوان ئەوانەی ئەو لایەنەی دەستی تێدا لە ئاگر قسمی ئەم بازارە بۆ خەڵک ئاشکرای بکەین و لە خۆش بە زیاد بێ ئەو دەست و لایەنەش دیار بوو کە کێ بوو لە پشتم ڕووداوە قیزەوانە وەستا بوو ئەوانەش ئیجراتی یاساییان بەرامبەر کراوە هەرە وەختەش بەڵێنیەوەشماندا کە شوێنەکە نەوژان دەکەینەوە خوشحاڵم دەبینم کە کاری لەسەر دەکرێ وەدارم تۆزێ پەلەی تێدا بکەم ئەوەی زووتر تەواو بێ و دڵنیاش بن لەوەی کە من خۆم ئینشاڵڵا شتێکیشمان ئامادە کردووە بۆ یارمەتیدانی ئەو کەسانەی کە زیانیان پێکەوتووە بە پێی ئەو قوارەی زیانەکەش ئینشاڵڵا ئەو هاوکاریە بەسەر هەموو ئەو کەسانەی کە لێرە زیانیان پێکەوتووە دەبەش دەکەین و هاوکاریان دەبین ئینشاڵڵا. بێگومان سەردانیکردنی بەڕێز سەرۆکی حکوومەت بۆ پێگەی کار ئەوە هاندەرێک بوو لە بۆ هەم برانی بەڵێندەر و هەم ئەو هاوڵاتیانێکەوە دوکانیان سوتا بوو ئەوان سەبریان زیاتر بوو لەسەر ئیشەکە و بەڵێندەریش گروتینەشی زیاتری وەرگرت لە بۆ ئەوەی کارەکان بە پەلەتر ئەنجام بدات. وەک دەزانی لە 5 قەیسەری تووشی سووتان هاتوو دوای ماوەیەکی زۆر کەم دەستکرا بە کاری نۆژەنکردنەوە و فڕێدانی پاشماوەی سوتاوەکان و پاشان لێکردنەوەی کەرپوچە سوتاوەکان و ئەو ماوادانێکەوە پێویستیان بە گۆڕانکاری بوو لێکراوە هەیکەلی ئیشەکە ماوە. اینجا ئێستا ئەگەر ببینین لە زۆربەی کۆڵانەکان ڕووپۆشکردنی دینگە و دیوار و تەنانەت سەقفەکانیش بە کەرپوچ ئەنجام درراوە دەتوانین مەزندە بکەین کاری ئەنجام دراو لە بڕگەی ڕووپۆشکردن بە کەرپوچ 156 تقریبان تێپەڕاندووە کارکردن لە زۆربەی بڕگەکانیش بەردەوامە. شوێنە سوتاوەکان قەیسەری کۆنیشی گرتەوە قەیسەری نوێشی گرتەوە. قەیسەری کۆن بە شێوازێک دروست کرابوو کە دەتوانین بڵین لە کاتی بیدایەتەکانەوە وەکو ئێستا مابوو تەنها لە هەندێک دوکاندا نۆژەنی کەمێک نۆژەنکردنەوەی وەرگرتە بوو ئەوان ئەو بەشە کۆنا بە شێوازی خۆی نوێ دەکرێتەوە لە مەوادەکان و لە شێوازی کارکردنیش ڕەچاوی وێنە کۆنەکان و ئەو دیتێڵانە دەکرێت کە لە ئەسەری ناوچەکەدا هەیە. لە بەشە نوێیەکە بەشێکی زۆرمان هەیە کە نەسوتاوە زیانی بەرنەکەوتووە ئەوانە وەکو ڕیفرێنس دەتوانین بەکاربین و پێش دەستکردن بە کارەکان و لێکردنەوەی کەرپوچە سوتاوەکان هەمووی وێنە و ڤیددیۆ وەرگیراوە بۆ ئەوەی لە کاتی چاکردنەوە و نۆژانکردنەوە هەوڵ بدەین وەک خۆی و بە شێوازی ڕێکتریش دووبارەی بکەینەوە ئەگەر خەلە لە چ پێشتر هەبووبی ئەوانش نهێڵین و 100% ئینشاءالله وەکو خۆی باشتر چاچی دەکەینەوە. وەڵامە نەفەرمانە ئێستا مهندسی ئەو شتەنێ مهندسی زانیاری و یا بەز بۆ ئیشی ئاسار و شتی ئەو بۆ خۆی بەرپرسیارێ یا مەسەلەن شارەزای هەموو شتی کردەوە بەزەوە مشتی خۆی دەرێناوە جاوزەر دەداتەمە ئەمەش لێی وەردەگرین هەموو شتی بەس نەخش و تاریخ و ئەو شتێ هەموو دەرێناوە خزلەک نەمەش باس کراوە چۆن دانراوە چێ دایناوە چ قەومێک بوونە ئێستاش کەوتۆتەوە دەزمە چۆن بە بزە بتەروای لێ دەکەینەوە هەموو گیانێ لەسەر قیاسی خۆی و شێوازی خۆی دێتەوە وا ئەوەی ڕووداوە نەخوازراوە کە بەسەر بازاری قەیسەری داهات جەنابی سەرۆکی حکوومەت سەردانی بۆ یەکەم جا سەردانی بازاری قەیسەری کرد کە بەڵێنی پێدان چەند بە زووترین کات بازار قەیسەری نۆژەن بکرێتەوە و هاوکاریش بکرێن ئێمەی ڕەهەموو لایەنە پەیوەنددارەکانی ڕاستپارت بۆ بە زووترین کات هەڵسن بە ئیشکردن لەسەر ئەم بابەتە چەند بەڕێبەراوەتێک تایبەت بوون بەم بابەتە هەستا بە دابینکردی تەندەر و دەرخستە بۆ ئەم شوێنانێک کە سوتاون وەکو پارێزگای هەولێر و سەرۆکایەتی شاراوانی هەولێر و بەڕێبەراتی شاراوانی یەک و بەرگری شارستانی بەڕێبەراتی ئاوی هەولێر و بەڕێبەراتی کارەبای هەولێر هەستان بە زووترین کار لە ماوەیەکی زۆر کەمدا هەڵسان بە ئامادەکردنی دەرخستەی تایبەت بە بازاری قەیسەری لە مودەی کەمدا هەڵسان تەندەری قەیسەریان ئامادە کرد و بە زووترین کات لەلایەن پارێزگارەوە
ئەم دەرخستە دراوە بە چەند بەڵێندەرێک و کۆمپانیاک تاکو بە زووترین کارەکان جێبەجێکرا هەڵسان بە بۆ دوو کۆمپانیا دەرچوو ئەم کارە یەکەچان تایبەتە بە نۆژەنکردنەوەی بازاری قەیسەری کۆن و ئەوکەی تر تایبەتە بە نۆژەکردنەوەی بازاری قەیسەری نوێ. سبەینان هەموو ڕۆژێ ساعت 7 هاتم هێستا 6 ساعت 7 دێم یعنی مرتاح نابین نفسیەن ئەگەر نێن تەماشای توانی خۆمان نەکەین و زۆر بەشیان بێ ئیشن توکاندارەکان ئێستاکە هەموو دێن لە پێش توانی خۆیان ئینتزاری ئەو ڕۆژەی دەکەن کە توانەکەی خۆمان بکەینەوە. ئەرێ وەڵڵا جمعانیش داهاتین چەند کەسانێک هەبوو لێرانە لەو مەنتیقەیە جمعان داهاتین وای لێ هاتێ بوو جمعان کە سبەینان زوو جمعانە دەم 6 دەردەچم لەبەرەوەی دێن سبەینان نانی دەخۆین لە بازاری مەجموعە چین وای لێ هاتوو ڕادە پەرم لە خێوێ ها تاخیر بوومە تەماشاکەم ساعت 8 دوای فکر دەکەمەوە کە توانەکەم سوستایە بەڕاستی سفر دەبمەوە لە جێ خۆم. پێنجی پێنج برا گەورە هاتەنەوە ئەو بازاڕەی سێچار شتمانی پێگوت یەکەمیان ئەوە بوو کە گۆتیلۆتان نوێژێن دەکەینەوە بە زووترین کات و خەرەبووشتان دەکەین هەردووچی ناجێ ئیشەکە زۆر سەرێ دەڕوا خاستن ئیشەکەی دەرێ سەتانەوەهەتی کۆتایی پێهاتیایی دەرێ وە قەیسەریش ناو قەیسەری ئەوە بەخۆی دوونەوە قەیسەری هەیە قەیسەری نوێ قەیسەری کەون ئەوە قەیسەری کەونە دوو فەرە قەیسەری کەون وردەکاری زۆر تێدایە وردەکاری زۆر تێدایە لەبەرەوەی فرزۆنە لەبەرەوەی ئاسارە دەبیشتەکە بە دیقەت بکری ئەوانەی ئێرە لێ ئێستا تۆ لە پێش تاوتانەوە دەبینن باش دەڕواتن ئەو لار خلاص بۆ 1970 بڕۆن کەرپشتەکەتەوە شاکە 1970 تەواو بووە. کاسبکاران و دوکاندارانی بازارەکە بە دڵێکی پڕ ئومێد و خۆشیەوە شیرینی بە جێگەیاندنی باڵێنەکانی سەرۆکی حکومات دەبەخشنەوە و کۆڵان بە کۆڵان موژدانە بە یەکتری دەدەن کە بازاری قەیسەری بەم نزیکانە بەڕووی هاوڵاتیانی شاری هەولێر و گەشتیارانی ناوخۆیی و بیانیدا دەکرێتەوە. یەکێکی لەو بازرگانانە و هەر دوکانەکەشت کە سووتا لە دوای ئاگرکەوتنەوەکەی بازاری قەیسەری بەردەوام چاودێری بازارەکەکەی کارەکان چۆن بەڕێوارڕۆن کارەکان زۆر زۆر بە باشی دەڕوا بەسەری ئیش دەڕوا و ئەو کاتەی ئەو مدە فترەی زەمەنی کەوالویان تهدید کرایە پێشبینی دەکرێت زۆر بەسەریعتر و زووتر ئیشەکان تەسلیم بکرێت. شێوازی دابەشکردنی کارەکان چۆن دابەش کراوە؟ دوو بەڵێندەرن یەکیان کە ئێرە لە ڕاوەستانە ئێرە ئاثارە لێرە ئایدی کاکسامان و کاکشێرزادە بازارەکەی دیش ناو قەیسەری ئەو دەرەوەی قەیسەری بازارەکەی کاک محەممەد و کاکەندرێنە و لێ ڕاپێم خۆشەوە لە دەستخۆشییان لێ بکەم هەردووچیان بە تیمەچی بە ڕوحەچی نیشتیمانی و پەروەرانە ئیش لەو بازاڕی دەکەن و جمعانیش کارەکانیان ڕناوەست مانە هەمووی لەسەر ئەرکی حکوومەتە 100% باشە تۆ خۆت بازرگانی زێڕیت یعنی دەمەوێت باسی پێگەی ئەم بازاڕم بۆ بکەیانی چه گرنگێکی لە ڕووی ئابوووریەوە کاکە دیاری هەولێر گرنگەشی ئابووری زۆر بەهێزی هەیە لە ناو وڵاتان و بە چای خۆمان دەبینین سەرۆکی وڵاتە گەورەکان ناوە ناوە دێن سەردانی هەولێری دەکەن لۆ ئەوەی ئابووری خۆیان بەهێزکەن و ئابووری هەرێمی کوردستانش بەهێزکەن و نمونەی باش جەنابی سەرۆک کۆماری ئیران سەردانی هەولێری کرد لەبەرەوەی هەولێر گرنگێکی زۆر بەهێزی هەیە لە ناو ئابووری وڵاتان. وەکو بازرگانان وەکو خاوەن دوکانەکانی بازاری قەیسەری لە ماوەی 4 مانگە 2 جار سەرۆک وەزیران سەردانی ئێرەی کرد ئەمە چه گڕوتینێکی داوە بەکارکردن؟ کاکە دیاری وەڵڵاهی پێم خۆشە یعنی سەرنج لەسەر کاتەکەی دانین بزانە بەوردی 5/5/2024 ئاگر ئەو قەیسەری ئاگری کرد 6/5 طبعاً ئاگرەکە بە سەرنجمان لەسەر کاتەکەی بی ئاگرەکە سەعات بینی 9 شەو و 10 شەو بوو 6/5 سەعات 2 ئێوارێ عەسر بوو جەنابی سەرۆک وەزیران تەشریفی کرد لە بۆ ئەو بازاڕی کەوا 24 سەعات کەمتر باوەڕ بکە دووکەری ئاگر لە زۆر زیان جارێ مابوو جەنابیان هات لە نێزیکەوە دریا و عالەمەی داوە هێزە چووی زۆر بە قووەتیدا ئەو عالەمەی متمانیانیدا کەوا ئەنگۆ بەتەنێنینە ئەمن لەگەرتانم و بە زووترین کات محاولە دەکەین ئیشەکانتان لە بۆ جێبەجێ بکەین و ئەو بازاڕەتان لۆ نۆژەنکەینەوە بەڵێنی دا و بەڵێنەکەشی جێبەجێ کرد.
چۆن پاڵپشتەکانیە بینن لە ڕووی قەرەبووکردنەوەکانی ژە و بەڵێنەکانی خۆی هەمووی بەجێگەیاندووە سەرۆکی حکوومەت ئەوەش یەکەکە لە بەڵێنەکانی جەنابی سەرۆکی حکوومەتی 5/9/2004 سەرڕای ئەوەی هەفتانە یاخود ڕۆژانە متابعی ئەو کارانەی دەکرد متأکید متابعی دەکرد و تەماشای سەیری کارەکانی دەکرد کو دەڕوا کو نەڕوا 5 هەمان دووەمین جار جەنابیان سەردانی بازاری قەیسەریان کرد ئەوەش پاڵپشتێکی گەورە بوو و لەو ڕۆژیوە بەڵێنی داکەوە قەرەبووی ئەو دوکاندارانە بکەن و قەرەبووشیدا ئەلحەمدلله و شکر لە 2 ملیۆن تاکو 20 ملیۆن شخصەیە وەرگرتێ و تازت بە جەنابشی دیتر یەک لە برایانمان هاتە ئێرە گوتی ئەمن 10 ملیۆنم وەرگرتێ ئەستا پێشەوە ئێمە بینە بازارەکە دەمان بینی شیرینی بەسەر دوکاندار و کرێکارەکانە بڵاو دەکرێمە هۆکارەکەی بۆچی دەگەڕێنەوە بەڵێ ئەمە کاکە دیاری ئەو ڕوحەتەمان پیا کردیا دروستمان کردیا لە بینی کرێکار و دوکانداران و خەڵکی قەیسەری ڕۆژانە هەموو پێنجشەمان ئەمە خواردنەی ساز دەکەین تقریبا 150 حتا 200 نەفەر خڕ دەبنەوە پێکەوەنانی دەخۆن بەڵێندارەکان دێن هەندێک جار با بڵێن دوکاندارەکانی قەیسەری خڕ دەبینە ئەو نانەی دەخۆین لۆ ئەوەی بەڕاستی ئەو هێز و توانای کەوا جەنابی سەرۆکی حکوومەتی دای ئەو هاوڵاتیانە ئەو هێز و توانای بەقوت بکەین و هەروەها لۆ ئەوی ببنە پاڵپشتی حکوومەتی خۆمان ئەو حکوومەتی خۆمانە حکوومەت بەتەنی کاری پێ ناکرێت کاکە دیاری هاوڵاتیش بەتەنی کاری پێ ناکرێت دەبی متەمیمی یەکدری بین تەواوکەری یەکدری بین ئەو جا ئەمەش لە محەبەتی جەنابی سەرۆک وەزیران و هاتنی بە گەورەی دەنرخێنی لەکنە خۆمان ئەو شتەمان دروست کردەوە بەردەوامیش دەبین بەڵێنماندایە حتاکو بازاری قەیسەری نۆژەنەکەی خلاص دەبی و ئینشاءالله بەردەوامیش دەبی پاش نۆژەنکردنەوەکەش ئینشاءالله هەرچەندە نۆژەنکردنەوەی بازارەکە پێویستی بە وردەکاری و سەلیقەی تایبەت و لێکۆڵینەوەی ورد و چاودێری هەیە بەڵام توانراوە بە ماوەیەکی کەم بە شێوەیەکی بەرچاو کاری تێدا بکرێت و پێشبینیش دەکرێت بەر لە وادەی بەسەرچوونی مۆڵەتی کارکردنی بەڵێندەرەکان کارەکان تەواو بکرێن. دوای سووتانی بازاری قەیسەری دەبینین زۆر بە گڕوتینێکی باشەوە ئیشی تێدا دەکرێت دوو جار سەرۆک وەزیران سەردانی کردووە دەبێ بزانم کارەکان پێشوادەی خۆی تەواو دەبن سەردانی جەنابی سەرۆکی حکوومەتی کوردستان لە بۆ بازاری قەیسەری لە کاتی کارە ساتەکە دڵنیاییشی بە خەڵک بەخشی بە ئێمەشی بەخشی کە جەنابیان فەرمووی ئەوەی لە توانای منبی دەیکەین ئیتر ئەوە بوو ئێمە وەکو پارێزگای هەولێر بە هاوکاری لایەنە پەیوەندیدارەکان دەستمان کرد بە قۆناغی یەکەم قۆناغی یەکەم چ بوو بەڕاستی خاوێنکردنەوەکە بوو تەنیا کە داهاتی ئێرە دەدیت بەڕاستی لە شوێنێکی وا دەچوو کە شەڕێکی گەوری تێدا ڕووداویتن ئاگر بوو لە هەموو لایەک سوتا بوو کەلوپەر سوتا بوو دوکان سوتا بوو خۆشبەختانە تیمەکان توانێت لە ماوەیەکی قیاسی بتوانێت ئێرە پاککەنەوە قۆناغی دوم دەستی پێکرد قۆناغی دوم چیە ئامادەکردنی دەرخستەیە زەرەر و زیانەکانە ئیتر خۆشبەختانە ئەویش لاینی پەیوەندیدارمان لە سەرۆکاتی شارەوانی هەولێر لە بەڕێوەبەرایەتی شارەوانی پەیوەندیدار لە کارەبا لە ئاو وەکو تیمێک ئیشیان کرد زۆر بە پەلە دەرخستەکانان هەموو ئامادە کرد ئیتر ئەو قۆناغانەمان هەموو کرد بەس لەبەر ئەوەی ژمارەی دوکانەکان زۆر بوو ئاگرەکە زۆر بوو گوتمان با نەیدێنێ یەک بەڵێندەر دەرخستەکانمان کردە دوو بەڵێندەر بەشێشمان کردە کۆنەکە ئێرەیەکە ئێستا بەشێشمان کردە نوێیەکە لە بە دووشت یەکەمی هەتا بە پەلە ئیشەکە بکرا ڕەنگە بماندا با یەک بەڵێندەر پێڕانە دەگەیشت دوو ئیشی جیاوازیشن ئێرە کەلتوریە ئەویتر کەلتوری نییە یعنی ئێستا هێواش هێواش قۆناغ بە قۆناغی شاڵە کۆتایی دێ قەیسەری هەمووی نۆژەن دەکرێتەوە کەواتە ئەمە ئێستا ئەوەی لی بەپەرۆشین ئەوەیە بەڕاستی ئیشکردنی تیمەکانە بە شێوەیەکی ڕۆکپێک و بە شێوەیەکی بەپەلا لەبەرچە لەوەی بتوانین ئەو کاسبکارانە بە زووترین کات بخینەوە سەرکات 200 ڕۆژی دەوێتن بۆ نۆژانکردنەوەی بەلایانی کەم ئەگەر هەردووکانێک ڕۆژانە باید 200 دلاری فرۆش باە یعنی 200 دلار فی 200 ڕۆژ فی 200 دلاری ڕۆژانە ڕەنگە زیاتر دەیکرد 8 میلیارد واتە 8 میلیۆن دلار 8 میلیۆن دلار ئالوگۆڕی بازرگانی لە ناو هەولێر و لە قەیسەری کەمی کردیان بینیمان لە چەند ڕۆژی ڕابردوودا قەرەبووی دوکاندارەکان قەرەبۆکان چۆن بوو لە چەندەوە بۆ چەند دەستی ئەو بڕی بۆی تەقانکرا بوو طبعا هاوکاریەکانی جەنابی سەرۆکی حکوومەت کە هات بۆ جاری دوم سەردانی کرد دڵنەوایەکی زیاتری دایە خەڵکەکە کەمترینیان نزیکەی 2 میلیۆن دینار بوو زۆرتریشیان ئەوەی زەرەرکی زۆری پێگەیشت هەتا 25 میلیۆن دینار دەڕۆیشت ئەمان هەمووی وەریانگەر هەمویان وەریانگر لە پارێزگای هەولێر خۆشبەختانە کۆنگرەیەکی ڕۆژنامەنووسی کرا
هەمیە بانکران بە خۆشحاڵیەوە لێوێن هەرێکە پارەی خۆی وەرگرت. دەیانویست بازاری قەیسەری بکەنە مزایدەیەکی سیاسی هەندێک لایەن هەندێک بابەت هەندێک کەس ئەمە کێ کردی ئەم نۆژەنکردنەوەم قەرەبووکنانە خودی حکومەت و سەرۆکی حکومەت تەواوی کارەکەیان لە ئەستۆ نەگرت؟ یعنی ئەو مزایدەی سیاسی وەکۆم جارێ وە دەڵێن خەلکی ئەرکوانە خەلکی خۆراگری شاری هەولێر نە بە مزایدەتی باوەڕ دەکاتن نە بە قسەی ئەو لە باوەڕ دەکات. ئەو دەزانی لە ناو هەولێرێ چێ حکمی دەکا و چێ ئارامەکەی دەپارێزێ و چێ کار و کاسبیرەوە دابین دەکاتن. ئەوەی پێی هێستایە حکومەتی هەرێمی کوردستان بووە. خودی زەناوی سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان بوو. یان قەنەعەت بکەم مەسەڵەن ئەو پارەی بۆ تەرخانکرا ئەمە هێشتا وەکو محافەزە هەندێک هەنگاو هەیە دەبین بیناوێن یعنی کە پرۆژە دەرخستە دێتن دەبی ئەعلام بکرێ و یعنی وەختێکی دەوێت موافقی ئەنجومەنی وەری ئەمە موافقی ئەنجومەنیشمان نەبوو ئیحالەشمان کردامەنە مقڵە. ئەوە طبعاً لەسەر ئەوەی کەمکردنەوەی ڕۆتین بوو لەسەر ڕاستپاردەکانی زەنابیان بوو. کەواتە قووەتی زەنابیان و ئەو بەڵێنەی زەنابیاندا و ئەو متمانەی کە خەڵکەکە بە زەنابیانی هەیە وای کردیا ئێمەشی وەکو بڵێن شەحن کردێتەوە بتوانین بە شێوەیەکی باشتر ڕێک پێتریش بکەن. بازاری قەیسەری هەولێر مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ 200 ساڵ پێش ئێستا دروست کراوە. 50,000 مەتر چوارگۆشەیە. 4,000 دوکان لە خۆی دەگرێت. لە 5 بەهۆی ئاگرکەوتنەوە 227 دوکان سووتان. 5 کۆگای بازارەکە سووتا. قەرەبووکردنەوەی کاسبکاران لەلایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە لە 2 ملیۆن دینار تاکو 25 ملیۆن دینار بە پێی زەرەر و زیانی دوکاندارەکان. تێچووی نۆژەنکردنەوەی بازاری قەیسەری 5 ملیار و 250 ملیۆن دینارە.